دەم باش هاوڕێیانی هزرین لەناو تەواوی ئەو خوایانەی کە لە ئاینە جیاوازەکانە هەن خوایەکی فەلسەفیشمان هەیە کە ڕەنگە بەرگری لێکردنی لەباری فەلسەفیەوە یان لەباری لۆجیکیەوە ئاسانتر بێت بەتایبەت ئەگەر بزانین کە ئەم خوایە بە شێوەیەک لە شێوەکان ڕێگەی بۆ ئاوەستەوەری و بۆ مۆدێرنیزم خۆش کردووە خوای سپینۆزا بارۆخ سپینۆزا لە سەردەمێکە ئاژیا کە زانست تازە خەریک بوو بنەماکانی لاهوت و تیۆلۆژی بۆ بەر ئالنگاریە خست و ڕەنگە هەرەمە بوو بە هۆکار کە ئەو هەوڵ بدات تەواوی سیستەمی بیرکردنەوەی مرۆڤ دەربارەی گردون و کەون و ئەخلاق لەسەر بنەمایەکی نوێ دابڕێژێتەوە ئەوەی سپینۆزا لە هاوسەردەمەکانی خۆی جیاکاتەوە ئەو مێتۆدە لۆژیکیە بوو کە گرتیە بەر و پێی وا بوو دەکرێت لە ڕێگای ئەم مێتۆدەوە بابەتە مێتافیزیکیەکان وەکو چۆن هاوکێشە ماتماتیەکان چارەسەرەکرێن ئاوا چارەسەر بکرێن و بسەلمێنرێن سپینۆزا لە ناو کۆمەڵگەی جووەکانی ئامستردامدا گەورە بوو بەڵام بەهۆی تێڕوانین ڕادیکاڵەکانی بۆ دەقائینیەکان و چەمکی خوا لە تەمەنی 24 ساڵی یان 23 ساڵیە تووشی دەرکردن و نەفرەت لێکردن بوو لەلایەن کۆمەڵگەکەیەوە و هەرەمە نیشانەی ئەو کێشە هزریە بوو کە سپینۆزا لەگەڵ خوای ئاینە ئیبراهیمیەکانە پیای دەکات یان پیای کردبوو ئەو چیتر نەیدەتوانی بڕوا بە خوایەک بهێنێت کە وەکو پاشایەکی ئاسمانی هەڵسکۆت بکات و خاوەنی تایبەتمەندیە مرۆییەکانی وەکو تووڕەیی و بەزەیی و میهرەبانی و شادی یان ناشادی بێت لەو نەفرەتنامەدا کە کۆمەڵگەی جوولەکەی ئامستەردام دەری کردبوو نووسرا بوو بە حوکمی فریشتەکان و پیرۆزیەکان ئێمە بارۆخ سپینۆزا تەکفیر دەکەین و بە نەفرەتی دەکەین و لە خۆمانی دوور دەخەینەوە بە نەفرەت بێت ئەو لە شەودا بە نەفرەت بێت ئەو لە ڕۆژدا بە نەفرەت بێت لە بێداریدا و بە نەفرەت بێت لە خەودا گرنگترین هۆکارەکانی تەکفیرکردنی سپینۆزا سێ بابەتی سەرەکی بوون یەکەم نکۆڵیکردن لە هەرمانی ڕۆح لە هەمیشەمانەوەی ڕۆح لە هەتاهەتاییبوونی ڕۆح ئەو پەیوانە بوو دوای مردن ڕۆح لە شێوەی تاکە کەسدا دەمێنێتەوە دووهەم بابەت چەمکی خوا بوو وەکو وترا ئەو بڕوای بە خوای مرۆڤ شێوە نەبوو و سێهەم بابەت یا سێهەم ڕەخنە کە گرتوویەتی ڕەخنە بوو لە کتێبی پیرۆز و ئەوەی کە ئەو پێیوا بوو ئەو کتێبە لەلایەن مرۆڤەوە دانراوە نەک لەلایەن سەرچاوەیەکی پیرۆزەوە یان سەرچاوەیەکی خواییەوە یەکێک لە بناغەکانی کاری سپینۆزا گۆڕینی پەیوەندی نێوان خوا و جیهانە لە ئاینەکاندا خوا وەکو بوونێکی سەروبوونی یان سەرووجود وەسف دەکرێت واتە خودا لە دەرەوەی جیهانە لە سەرەوەی جیهانە و لە دەرەوە و لە سەرەوەی جیهانی دروست کردووە و بەسەریدا زاڵە بەڵام لای سپینۆزا ئەم جۆرە تێڕوانینە دەبێتە هۆی سنووردارکردنی خوا ئەگەر خوا لە دەرەوەی جیهان بێت کەواتە سنوورێکەیە لە نێوان خوا و جیهاندا بەم شێوەیە شوێنێکەیە کە خودای لێ نییە ئەمەش لەگەڵ بێسنوور و بێکۆتابوونی خوا یەک ناگرێتەوە سپینۆزا بۆ چارەسەرکردنی ئەم پرسە ناچار ئەم بنەمایەی هەڵوەشاندەوە بەپێی ئەو خوا لە ناو سروشتایە و سروشتیش لە ناو ئەودایە خوا هێزێک نییە کە لە دەرەوە دەست لە کاروباری گەردوون وەربدات بەڵکو ئەو خودی ئەو یاسا و سیستەمەیە کە گەردوون پێک دەهێنێت و گەردوون کاری پێدەکات خوای سپینۆزا نە تووڕە دەبێت نە بەزەیی هەیە نە پلان بۆ داهاتووی کەسێک دادەنێت و نە دڵسۆزی هەیە ئەو تەنها بەپێی زەرورەتی جەوهەری خۆی کار دەکات و هەیە ئەم گۆڕانکاریە لە چەمکی خوا هەوڵێک بوو لەلایەن سپینۆزاوە بۆ ئەوەی مرۆڤ لەژێر باری ترس و دڵڕاوکێ بەرامبەر بە هێزە نادیارەکان ڕزگار بکات کاتێک خوا دەبێتە سیستەمێکی عەقڵانی و یاسایی مرۆڤ چیتر پێویستی بە قوربانیدان و نزانیە بۆ گۆڕینی چارەنووس بەڵکو پێویستی بە تێگەیشتن هەیە لە چۆنیەتی کارکردنی جیهان و چۆنیەتی کارکردنی سروشت ئەمە ئەو خاڵەیە کە ئەتوانین بێژین تێیدا سپینۆزا دەبێتە یەکێک لە بناغەدانەرانی مۆدێرنیتە و جیهانی زانستی چونکە پیرۆزی لە تەمومژی غەیبەوە دەردێنێت وەی گوازێتەوە بۆ نێو
ڕووناکی ئاوەز. بۆ ئەوەی لە سیستەمەکەی سپینۆزا تێبگەین دەبێت پێشەکی لە چەمکی جەوهەرەوە دەست پێ بکەین. لە نەریتی فەلسەفەدا جەوهەر بەو شتە وترێت کە بۆ بوونی خۆی پێویستی بە هیچ شتێکی تر نییە و جەوهەرێک کە پێویستی بە هیچ شتێکی تر نەبێت بێکۆتا و بێسنوورە و بەم پێیە مەحاڵە دوو جەوهەر یان زیاتر لە دوو جەوهەر لە گەردووندا هەبن. چونکە ئەگەر دوو جەوهەری جیاواز هەبن دەبێت سنوورێک لە نێوانیاندا بێت کە جیایان بکاتەوە و ئەگەر سنوورێک هەبوو کەواتە هیچ کامێکیان بێپایان بێکۆتا نین. ئەگەر بمەوێت تۆزێک زیاترم بابەتە بکەمەوە بەڵگەنەکەی سپینۆزا بۆ ئەم بابەتە بە کورتی ئاوایە. ئەگەر دوو جەوهەریان زیاتر لە جیهاندا هەبن دوو حاڵەت زیاتر نییە، یان تایبەتمەندی هاوشێوەیان هەیە یان بە تەواوی لێک جودان و هیچ تایبەتمەندیەکی هاوشێوەیان نییە. ئەگەر تایبەتمەندی هاوشێوەیان هەبێ کەواتە یەکێکیان ئەتوانێت کاریگەری لەسەر ئەوەی تریان دابنێت و بەم شێوەیە سنوورداری بکاتەوە کە وەکو وتمان جەوهەر ناتوانێت سنووردار بێت. ئەگەر تایبەتمەندی هاوشێوەیان نەبێت و هەرکام تایبەتمەندیەکی یان تایبەتمەندیەکانی خۆیانیان هەبێت ڕاستە کە ناتوانن کاریگەری لەسەر یەکدا بنێن، بەڵام جەوهەر بۆ ئەوەی بێکۆتا بێت دەبێت هەڵگری تەواوی تایبەتمەندیە لواوەکان بێت و ئەگەر هەندێک لەم تایبەتمەندیە مومکینانەی نەبێت واتە بێکۆتا و کامەڵ نییە. بەپێی ئەم بەڵگاندنە تەنیا یەک جەوهەر دەتوانێت لە جیهاندا هەبێت و بوونی دوو جەوهەر دەبێتە هاودژیەکی مەنتقی. سپینۆزا ناوی ئەم جەوهەری ناوە خوا یان سروشت. ئەم تێڕوانینە کە بە تاکگەرایی جەوهەری ناسراوە ڕاستەوخۆ بێتە هۆی هەڵوەشاندنەوەی ئەو دوالیزمەی کە دیکارت باسیە کرد. چونکە دیکارت پێی وابوو جیهان لە دوو جەوهەری جیاواز پێکاتووە، ماددە و ڕۆح. بەڵام لای سپینۆزا ماددە و ڕۆح دوو شتی جیاواز نین، بەڵکو تەنیا دوو ڕووی جیاوازی یەک دراون. ئەو پێی وایە خوا خاوەنی بێکۆتا تایبەتمەندی و سیفەتە، بەڵام ئاوەزی مرۆیی تەنیا دەتوانێت دوانیان درک بکات: بیرکردنەوە و ڕەهەند یان بەرینایی، کە مەبەست لە ئەمەی کۆتایی ڕەهەندیان بەرینایی جیهانی ماددەیە. کەواتە کاتێک ئێمە سەیری دارێک دەکەین یان بیر لە دارێک دەکەینەوە لە ڕاستیە سەیری دوو دەرکەوتەی جیاوازی یەک شتەکەین. لێرەدایە کە دەستەواژە مێژوویەکەی سپینۆزا سەرهەڵەدات: خودا یان سروشت. لای سپینۆزا وشەی یان لەم ڕستەیە کە باسمان کرد وشەی یان بۆ بژاردە نییە بەڵکو بۆ یەکسانکردنە. واتە کاتێک دەڵێ خودا یان سروشت مەبەستی وێ کە هەردووکیان یەک شتن. ئەو تەنیا ناڵێت خودا لە ناو سروشتدایە بەڵکو دەڵێت سروشتیش لە ناو خودادایە. واتە خودا و سروشت لە ناو یەکدان و یەک شتن، لە ناو یەکدا تواونەتەوە، لە ناو یەکدا یەک پێکاتە پێک دێنن پێکەوە. هیچ کام لێ ئێمە و ئاژەڵ و جەنگەڵ و دار و بەرد و دەریا و ئاسمان و ئەستێرەکان و ئەوەی کە لە کەونا هەیە جەوهەر نین، چونکە سربەخۆ نین و بۆ بوون پێویستیان بە هۆکارەکانی تر هەیە. هەموو ئەمانە تەنیا وەک شەپۆلێکی کاتی دەردەکەون لەسەر زەریایەکی بێپایان کە ئەویش خوا یان سروشتە. کاتێک شەپۆلەکە دەکەوێت زەریاکە وەکو خۆی ئەمێنێتەوە. ئێمەی مرۆڤ هیچ جیاوازیەکمان لەگەڵ هیچ دەرکەوتەیەکی دیکەی ئەم جیهانە نییە و ئەم تێڕوانینە ئەو وەهمە لە بینە بات، ئەو وەهمە لە ناوە بات کە مرۆڤ بوونەوەرێکی جیاواز و خاوەن سەروەریە. ئێمە تەنیا بەشێکی بچووکین لە زنجیرەیەکی بێکۆتای هۆکار و ئەنجام. ئەم بۆ چوونە ئەو وێنە ترسناکەی ئاینەکان بۆ خوایان ساز کردووە ئەسڕێتەوە کە وەکو پاشایەکی تووڕە و خاوەن ئیرادە پیشانیدەن. خوای سپینۆزا ئیرادەی نییە بۆ مانایی کە شتێک هەڵبژێرێت و شتێکی تر ڕەت بکاتەوە. هەموو شتێک لە جەوهەری خواوە بە زەرورەت دەرەچێت. ڕێک وەکو چۆن لە ناو جەوهەری سێگۆشەیەکدا زەرورە پێویستە کۆی گۆشەکانی ببێتە 180 پلە. خوا ناتوانێت جۆرێکی تر بێت لەوەی کە هەیە، وەکو چۆن سێگۆشەیەکیش ناتوانێت جۆرێکی تر بێت و جیهانیش ناتوانێت جۆرێکی تر بێت. چونکە جیهان هەروە کەوتمان سروشت جیهان هەموو شتێک خوایە
و خوایش ناتوانێت شتێک بێت لە دەرەوەی ئەو یاسا ڕێسایی کە ئەوی شەرخۆیەتی. ئەمە جۆرێکە لە پێشوەختگەرایی یان با بڵێن دترمینیزم یان جەبرگەرایی کە تێیدا هەڵکەوت هیچ مانایەکی نییە و هەموو ڕووداوێک هۆکارێکی لۆژیکی لە پشتە. یەکێک لە کێشەکانی سپینۆزا لەگەڵ خوای ئاینەکان مەسەلەی مرۆڤ نواندنی ئاینەکانە بۆ خوا وەکو مرۆڤ پیشاندان. ئەو پێی وایە مرۆڤەکان هەمیشە خوایان وەکو وەشانێکی گەورەکراوەی خۆیان وێنا کردووە. ئەگەر سێگۆشەکان زمانیان هەبا و باسی خوایان بکردایە بێگومان ئەیانوت خوا گەورەترین سێگۆشەیە. هەر بەم شێوە مرۆڤەکان تایبەتمەندیە دەرونی و عاتیفیەکانی خۆیان وەکو تووڕەیی بەزەیی و پلانداڕشتن و دڵسۆزی و شتیوە بەسەر خوایە ئەشکێننەوە. لای سپینۆزا خوایەکی لەو شێوەیە تەنیا دروستکراوی خەیاڵی مرۆڤە و هیچ پەیوەندیەکی بە ڕاستی جەوهەرەکەیەوە نییە. بەم شێوەیە چەمکی مەبەستناسی یان بوونی مەبەست لە گەردوون هەڵەوەشێتەوە. وەکوەزانن ئاینەکان و زۆرێک لە فیلۆسۆفانی پێش سپینۆزا پێیان وابوو کە گەردوون بۆ مەبەستێکی کۆتایی سازکراوە و مرۆڤ لە ناوەڕاستی ئەو مەبەست و ئەنجامە کۆتاییەدایە. واتە جیهان بۆ مرۆڤ دروستکراوە و ئەنجام و مەبەست لێی شتێکە لە پەیوەندی لەگەڵ مرۆڤە. سپینۆزا ئەڵێت ئەمە وەهمێکی گەورەیە، چونکە ئەگەر بڵین خوا بە مەبەست کارێکەکات وەکو ئەو وایە بێژین خوا پێویستی بە شتێکێ کە بیکات کە ئەمە ڕەتی خوای بێکۆتا و بێنیاز دەکاتەوە. جەوهەری خوا کامڵە و هیچ کەم و کوڕیەکی نییە تا بیەوێت لە ڕێگەی دروستکردنی جیهانەوە پڕی بکاتەوە. شتەکان لە سروشتە بۆ ئەوە بوونیان نییە تا خزمەتی مرۆڤ بکەن، بەڵکو تەنیا لەبەر ئەوە هەن چونکە دەرەنجامی لۆژیکی یاساکانی خوددان، یاساکانی سروشتن. هەر لێرەشەوەیە کە سپینۆزا ئالەنگاری بۆ چەمکی پەرجوو یان مۆجزە سازەکات. لە ئاینەکانە مۆجزە وەکو بەڵگەیەک بۆ دەسەڵاتی خوا ئەبینرێت، بەڵام سپینۆزا لە باری لۆژیکیەوە مۆجزە بە شتێکی لە ئاوەز بە دوور و مەحاڵە زانێت. لۆژیکەکەشی سادەیە. ئەگەر یاساکانی سروشت هەمان یاساکانی خوا بن، کەواتە خوا بە ئەنجامدانی مۆجزەیەک یاسای خۆی دەشکێنێت. ئەگەر خوا دژایەتی خۆی بکات و یاسای خۆی بشکێنێت ئەوە خوا نییە، چونکە ئەم کارە پێچەوانەی جەوهەرەکەیەتی، چونکە ئەمە پێچەوانەی دترمینیزمە. ئەم تێڕوانینە ڕاستەوخۆ کارەکاتە سەر چەمکی ئیرادەی ئازادیش. لای سپینۆزا وەهمی ئیرادەی ئازاد بۆ مرۆڤ لەوە سەرچاوەگرێت کە ئێمە لە ئارەزوەکانی خۆمان ئاگادار هەین، بەڵام لەو هۆکارە فیزیکی و دەرونیانە بێ ئاگاین کە پاڵنەری ئەم ویست و ئارەزوانن. گەردوون سیستەمێکی دترمینیستیە کە تێیدا هەموو جوڵەیەک و هەموو بیرکردنەوەیەک بەشێکە لە زنجیرەیەکی بێکۆتایی هۆکار و ئەنجام. بەم پێیە ئازادی خوداش لە نێو بازنەی جەوهەری خۆیدایە، واتە ئازادی خوا بەو مانایە نییە کە بتوانێت جۆرێکی تر بێت. خوا ئازادە چونکە تەنها بەپێی یاساکانی جەوهەری خۆی کارەکات، نەک لە ژێر کاریگەری هیچ هێزێکی دەرەکیدا، چونکە نە یاسایەکی تر لە دەرەوەی سروشت بوونی هەیە و نە هێزێکی تر لە دەرەوەی هێزی خوا. خوای سپینۆزا خوای قوربانی و نزا و پاڕانەوە نییە و نە لە کەس تووڕابێت و نە کەسی خۆشەوێ. بۆیە سپینۆزا ئەژێ ئەوەی خوای خۆشەوێت نابێت داوا بکات یان چاوەڕوان بێت کە خوش ئەوی خۆش بوێت. خۆشەویستی لێرەدا نەک سۆزێکی مرۆڤی بەڵکو خۆشەویستیەکی ئەقڵانی بۆ خوایە. ئەمە واتە تێگەیشتن و چێژوەرگرتن لەو ڕێکی و هەماهەنگیەی کە لە یاساکانی گردوونە هەیە. مرۆڤی ئازاد ئەو کەسەیە کە لەم زەرورەتە لەم پێویستیە تێگات و چیتر هەوڵ نادات جیهان بگۆڕێت تا لەگەڵ ئارەزوەکانیە بگونجێت، بەڵکو بیرکردنەوەی خۆیە گۆڕێت تا لەگەڵ ڕاستی و پێویستی سروشتە یەک بگرێتەوە. سپینۆزا بە یەکسانکردنی خوا و سروشت دەیەوێت شێوازی ژیانی مرۆڤ و پەیوەندیەکانی لەگەڵ جیهان و کۆمەڵگە و دەسەڵاتە بگۆڕێت. لە سیستمی ئەودا ئەخلاق لەسەر بنەمای ترس لە سزا یان تەماعی پاداشتی ئاسمانی دانەمەزراوە، چونکە خوای سپینۆزا خوای داوەریکردن و چاکە و خراپە دیاریکردن نییە، بەڵکو ئەخلاق لێرەدا دەبێتە زانستێکی زیندەوەرناسی و دەرونی کە ئامانجەکەی تێگەیشتنە لەو هێزەی مرۆڤ دەبزوێنێت
کە سپینۆزا ناوی دەنێت کۆناتۆس. کۆناتۆس ئەو تێکۆشانە زاتیەیە کە هەموو بوونەوەرێک هەیەی بۆ ئەوەی لەسەر بوونی خۆی بەردەوام بێت. لەبارەی مرۆڤەوە چاکە هەر شتێکە کە هێزی مرۆڤ بۆ مانەوە و تێگەیشتن زیاد بکات و خراپە، هەر شتێکە کەم هێزە کەم بکاتەوە. هەڵبەت لای سپینۆزا چاکە و خراپە تایبەتمەندی خودی شتەکان نین، بەڵکو تەنیا ئەو ناوانن کە ئێمە لە ڕوانگەی سوودی خۆمانەوە لە ڕووداوەکانی دەنین. بۆ نمونە بوومەلەرزە یان نەخۆشی لە ڕوانگەی خوایان سروشتەوە نە چاکن نە خراپ، بەڵکو تەنها دەرەنجامی یاساکانی فیزیکن. ئەوە تەنها مرۆڤە لەبەر ئەوەی زیانی پێدەگات ناوی دەنێت خراپە. ئەم تێڕوانینە هەڵبەتە ڕوبەڕووی ڕخنەیەکی جێگەی سەرنجیش دەبێتەوە کە ئەگەر هەموو شتێک خوددا بێت و هەموو شتێک بە پێویستی ڕووبدات، ئایا تاوانبار یان ئەو کەسەی ئازاری کەسێکی ترەدات لە کارەکەی خۆی بەرپرسیارە یان نا؟ لێرەدا سپینۆزا لۆژیکێکی سەیری هەیە، ئەوەیژێ تاوانبار یان کەسی تونوتیژ یان کەسێکە کارێکی خراپی کردووە، کارێکی هەڵەی کردووە لە ڕوانگەی کۆمەلگاوە، وەکو سەیەکی توش بوو بە هاری وایە ئەو بەپێی سروشتی خۆی هەڵس و کەوتەکات و ناتوانێت جۆرێکی تر بێت. بەڵام ئەمە بەو مانایە نییە کە ئێمە ڕێگەی پێ بدەین زیانمان پێ بگەێنێت. کۆمەڵگە مافی هەیە خۆی بپارێزێت، نەک لەبەرەوەی ئەو کەسە گوناهی کردووە، تاوانێکی کردووە، گوناهی کردووە، بەڵکو لەبەر ئەوەی کە بوونی ئەو کەسە مەترسیە بۆ سەر کۆناتۆسی ئەوانی تر. ئەم ڕوانگەیەوە ئەم خواناسیە دەرەنجامێکی سیاسی زۆر گرنگی هەبوو کە وردە کاریگەری زۆر گەورەی کردە سەر کۆمەڵگەی ئوروپایی. ئەگەر خوا بەپێی یاساکانی سروشت، یاسای نەگۆڕی سروشت کار بکات و هیچ پاداش و سزایەکی غەیبی نەبێت، کەواتە بنەمای شەرعیەتی پادشاکان کە دەیانوت مافی خواییان هەیە بۆ حکوومەتکردن بەسەر خەڵکە هەڵەوەشایەوە. بەپێی فەلسەفەی سپینۆزا هیچ کەسێک نوێنەری خوا نییە لەسەر زەوی، چونکە خوا بە یەکسانی لە هەموو شوێنێکدا ئامادەیە. سپینۆزا بەم تێڕوانینەی ڕێگەی بۆ سێکولاریزم و جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت خۆش کرد. ئەو پێی وابوو ئاینەکان لە ڕێگەی دروستکردنی ترس و هیواوە مرۆڤەکان دەکەنە کۆیلەی خۆیان. کاتێک مرۆڤ لە خوا دەترسێنرێ، بە ئاسانی دەبێتە نێچیری پیاوانی ئاینی و پادشاکان کە بانگەشەی ئەوەکەن نوێنەری خوان و خوا ئەوانی خۆشەوێ. بەڵام کاتێک مرۆڤ بیر بکاتەوە کە خوا تەنیا یاسایەکی ئەقلانیە، چیتر بە دوای ڕزگاریدا ناگەڕێت یا بە دوای ڕزگاری کەرێکدا ناگەڕێت کە لە دەرەوەی خۆی بێت. لای سپینۆزا ئامانجی دەوڵەت نابێت فێرکردنی ئاین یا سەپاندنی ئەخلاقێکی غەیبی بێت، بەڵکو دەبێت دابینکردنی ئازادی بۆ خەڵک بێت، بۆ ئەوەی خەڵک یان مرۆڤەکان بەگشتی بتوانن عەقڵیان بەکاربهێنن. خوای سپینۆزا بە پێچەوانەی خوای ئاینەکان پێویستی بە بەرگری و جەنگ نییە، چونکە هیچ شتێک ناتوانێت زیان بە جەوهەری خوا بگێنێت. یەکێک لەو هۆکارانەی کە وای کردووە فەلسەفەی سپینۆزا لە سەردەمی مۆدێرنیشە بە زیندوی بمێنێتەوە، گونجانی لۆژیکی ئەم سیستەمەیە لەگەڵ میتۆدی زانستیە. بە پێچەوانەی خوای ئاینەکان کە بەردەوام دەسوەردان لە یاساکانی گەردوون ئاکات، خوای سپینۆزا گەردوون وەکو سیستەمێکی داخرا و یاساییە لەلای کە هیچ کلێنێکی تیا نییە. ئەم جیهانە شیاوی تێگەیشتنە، چونکە ئەگەر گەردوون بە پێی ئیرادەیەکی ناجێگیر و گۆڕا و بەڕێوە بچوایە وەکو خوای ئاینەکان، زانست نەدەبووە خاوەنی بنەمایەکی جێگیر و هەموو ڕۆژێک لەوانە بوو خوا یاسایەکی نوێ دابڕێژێت، کەواتە بەگشتی ناسینی جیهان بێسوود دەبوو. ناودارترین کەسایەتی زانستی کە ناوی سپینۆزای بە جیهانی مۆدێرن ناساندووە ئالبێرت ئەینشتاین بوو. ئەینشتاین لە وەڵامی ئەو پرسیارەی کە ئایا بڕوای بەخوا هەیە یان نا، وتوویەتی من بڕوام بە خوای سپینۆزا هەیە، ئەو خوایەی کە خۆی لە هەماهەنگیەکی تەواوی هەموو شتانەدا دەردەخات کە هەن، نەک ئەو خوایەی کە خەریکی چارەنووس و کردەوەکانی مرۆڤە.
بۆ ئەینشتاین خوا تەنیا ناوێک بوو بۆ ئەو ئاوەزە بێکۆتا و ناوێک بوو بۆ ئەو سیستەمە ماتماتیکیە وردەی کە لە گەردووندا ئامادەیی هەیە. ئەمە جۆرە ئاینداریەکی گەردوونیە کە تایە مرۆڤی زانا لەبەر شکۆ و گەورەی سیستەمی سروشتە ڕادەوەستێت و ڕادەمێنێت. سپینۆزا پێی وابوو هیچ شتێک بەڕێکەوت ڕوونادات. هەموو ڕووداوێک هۆکارێکی هەیە و ئەو هۆکارەش خۆی ئەنجامی هۆکارێکی پێشووترە و ئەم زنجیرەیە بێ بڕانەوە بەردەوامە. ئەینشتاین بە هەمان شێوە بڕوای بەمە هەبوو، بۆیە نەیدەتوانی قبوڵی بکات کە لە ئاستی ئەتۆمدا واتە لە میکانیکی کوانتۆمدا کە لە سەردەمی ئەودا زۆر نوێ بوو، زانستەکەی نوێ بوو، شتەکان بەڕێکەوت ڕووبدەن، بۆیە هەتا مردیش نەیتوانی کۆمەڵێک بیردۆزی ئەم بوارە قبوڵ بکات. ڕستە بەناوبانگەکەی دەیوت خودا یاری بە زار ناکات، ڕەنگدانەوەی ڕاستەوخۆی ئەو لۆژیکە سپینۆزاییە بوو کە دەڵێت نەزانی ئێمە واتای ئەوە نییە کە لە سیستەمی گەردووندا هەڵکەوت و شانس بوونی هەیە. لەم ڕوانگەیەدا کاری زانست دەبێتە جۆرێک پەرستشی ئەقڵانی. دۆزینەوەی یاسایەکی نوێی فیزیک یان کیمیا لە ڕاستیدا دۆزینەوەی یەکێک لە تایبەتمەندیەکانی خوایە. بەم شێوەیە پیرۆزی لە تەمومژی نهێنیەکان دەرهاویشرا و خرایە بەر ڕووناکی هاوکێشەکان. ئەمە گەورەترین دابڕان بوو لە خوای ئاینەکان، چونکە لە ئایندا تا شتێک نادیارتر و پڕنهێنیتر بێت، خواییتر و پیرۆزتر دەرەکەوێت. بەڵام لای سپینۆزا هەتا شتێک ڕوونتر و ئەقڵانیتر بێت، زیاتر لە جەوهەری خوا نزیکە بێتەوە. سپینۆزا بە ڕاتکردنەوەی ئەو بیرۆکەی کە دەڵێت ڕۆح و جەستە دووشتی جیاوازن وای کرد کە مرۆڤ وەکو یەکەیەکی بایۆلۆژی و دەرونی ببینرێت. ئێستا ئێمە زانین کە حاڵەتە دەرونیەکانی مرۆڤ جیانین لە پرۆسە کیمیایی و فیزیکەکانی جەستەی. ئەگەر چی سپینۆزا هەر لە سەرەتاکانی ژیانی هزریدا بە نەفرەت کرا و دوور خرایەوە، بەڵام فەلسەفەکەی دوای مردنی بووە هەوێنی زۆر وەرچەرخانی هزری لە ئەوروپا. لە کۆتایی سەدەی هەژدەهەمدا ئیتر کەس نەبوو نەزانێت کە بیرمەندانی کاریگەر و ناسراوی وەکو لێسینگ و گۆتە بە نهێنییان بە ئاشکرا کەوتوبوونە ژێر کاریگەری تێڕوانینە لۆژیکەکانی سپینۆزا بۆ خوا. بۆ ئەوان خوای سپینۆزا وەکو دەروازەیەک بوو بۆ ڕزگاربوون لە خوای ئاینەکان. خوای سپینۆزا ڕەنگە جێگەیەک بۆ ئازادی مرۆڤ و بە پرسیارەتی ئەخلاقی نەهێڵێتەوە، بەڵام ئەو پێی وابوو ئازادی ڕاستەقینە لە بێهۆکاریدا نییە، بەڵکو لە تێگەیشتندایە. مرۆڤێک کە نازانێت بۆچی تووڕەیە کۆیلەی هەستەکانێتی، بەڵام مرۆڤێک کە لە هۆکارە دەرونی و فیزیکەکانی تووڕەیەکەی تێگات هەنگاوێکی بەرەو ئازادی و بەرەو بە پرسیارەتی هەڵگرتووە. لە سەردەمی ئێستادا دەستەواژەی خودا یان سروشت واتایەکی ژینگەیی و ئەخلاقیشی وەرگرتووە. لە کاتێکدا ئاینەکان مرۆڤ وەکو سەروەری سروشت وێناکەن و جیهان وەکو کەرەستەیەک بۆ خزمەتی مرۆڤ ببینن، سپینۆزا لە ڕێگەی ئەو تێڕوانینەوە ئەڵێت کە مرۆڤ تەنیا شێوازێکە لە جەوهەری بێپایانی خوا. ئەم تێڕوانینە جۆرە یەکسانیەکی بوونناسیش سازەکات، چونکە ئەگەر هەموو بوونەوەرێک هەموو شتێک ڕەنگدانەوەی خوا بێت، کەواتە زیانگەیاندن بە سروشت و بوونەوەرەکانی تر لە ڕاستیە زیانگەیاندنە بە خودی مرۆڤ و خودی جەوهەری مرۆڤ و خودی لەم ڕێگایەوە بە خودی جەوهەری خوا یان سروشت. ئەمە ئەخلاقێکی نوێ ئافرێنێک کە لەسەر بنەمای زانست و یەکێتی بنیاتنراوە، نەک لەسەر بنەمای سەروەری و جیاکاری. ڕەنگە بەم شێوەیە ئاسانتر لەوە تێبگەین کە ئەو سەرۆک و دەوڵەتدارانەی وا خەریکن جیهان لەنێو دەبن، خەریکی لە نێوبردننی سروشتن، بۆچی بۆ پاساوی کارەکانیان پەنا دەبنە بەر خوای ئاینەکان، بۆچی ئەوەندە هەوڵەدەن پشتگیری بەردەوامی خۆیان لە ناوەندە ئاینیەکان ڕابگێنن و ڕۆڵیان هەبێت لە بەهێزکردنی ئاین لە کۆمەلگاکانەدا. هەموو شتێک بێگومان لۆژیکی خۆی هەیە و هیچ کارێک و هیچ کردەوەیەک بێلۆژیک و بێهۆکار نییە. خوای سپینۆزا ڕەنگە ڕێگەیەکی سێهەم بێت لە نێوان ئاین و بێباوەڕیدا کە بۆ زۆرێک لە مرۆڤەکان سەرنجڕاکێشە، تەنانەت بۆ کەسێکی
ئاتێیست و بێباوەڕ و بەگشتی بۆ کەسێکی خاوەن ئاوەز خوای سپینۆزا باشتر و معقولترە، چونکە داوای چەمانەوە، ترس و جیهاد و کوشتن و قوربانیدان ناکات، تەنها داوای بیرکردنەوە و تێگەیشت نەکات. گەڕان بە ناو فەلسەفەی سپینۆزادا گەشتکردنە بەرەو جۆرە ئارامیەکی وجودی. کاتێک بیرکردنەوەمان ئاوا بێت کە ئێمە بەشێکی بچووک و زەرورین، بەشێکی پێویستین لە سیستەمێکی بێکۆتە کە تێیدا هیچ شتێک بە هەڵە ڕوونادات و هەموو شتێک بەپێی یاسای جەوهەری دەڕواتە پێشەوە، ئەو کاتە لە ژێر باری قورسی ڕق و تووڕەیی و ئیرەیی و ترسی مردن ڕزگارمانە بێت. خوای سپینۆزا وەکو فیلسۆفەکان ئەڵێن خوایەکی مەستکەرە، بەڵام مەستیەک کە لە ئاوەزەوە سەرچاوە ئەگرێت. ئەو بە مرۆڤەکان ئەڵێت کە بەختەوەری پاداشتی چاکە نییە، بەڵکو خودی چاکە و تێگەیشتنە. بەهزرینتان ئەسپێرم.